وەروە لە سی شارپ یەکێک لەو شتانەی کە بەکاردێت ئەو توڵانەی کە هەمانە دەتوانی بەکاری بێنین بۆ نەدەستنی سەر بەشی توڵ بۆکس. لێرە چەندین توڵمانەیە کە ئێمە دەتوانین کاریان پێ بکەین بۆ دروستنی بەرنامە و شتیوە. بۆ نمە توڵی بەتن دوگما کاتێک بۆ کلیک لەسەرەمە دەکەی کارێکت بۆ ئەنجام بدات کە دواتر باسییان لێوە دەکەین، یاخود چەندین توڵی تر کە بە پشتیوانی خۆ باسی یەک بێچم توڵانە دەکەین و لەم کۆرسەدا ئەگەر کاتمان هەبێ وە کاتی گونجاومانە بۆ توانی باسییان بکەین. یاخود توڵی تێکس بۆکس کە دەتوانین لێوە تێکس بۆکس داخڵکەین و چەندین کارێکتری پێنجام بکەین. ئەمە بریتە لە هەموو توڵانەی کە بەکاردێت لە سی شارپدا. چەندین توڵی ترمانەوە لێر دەبینین، داتا کۆمپۆنەنت و مین و توڵبار و کۆنتینز و کۆمۆن و ئەم شتانە. وەروەها ئەمە بریتی بوو لە باسی توڵەکان. بۆ نمونە ئێستا هەڵدەستین بە ڕوونکردنەوەی چۆن کۆد بنووسین لە سی شارپ لە سی شارپ.net. بێگومان ئەوەی کە ئێمە بەکاردێنین بریتە لە سی شارپ.net چونکە ئیش بە گرافەکەی دەکەین، بریتە لە گراف پێ دەڵێن سی شارپ.net. بۆ من ئێستا ئێمە کاتێک بۆ یوزەر بەرنامەکە ڕەندەکە هیچ شتێک نابینێت، تەنها وەکو فۆرمێک نەبێت، ناتوانێت کۆدەکانی پشتەوە بینێ، یاخود لی نازانێتەوە بۆ ئەو بەرنامێ بۆ کەسێک دروست دەکەی ئەو کەسە نازانێتەوە چیت کردو. بۆ ئەوی بزانین کۆدەکان چییە، چۆن کۆد داڕێژین لە سی شارپ، سەرەتا ڕای کلیک لێرە دەکەین سەر بەشی ڤیو کۆد. ئێستا چوونە سەر بەشی ڤیو کۆد، چوونە بەشی بەرنامە داڕشتن. لێرە دەتوانین بەرنامە دروست بکەین بۆ خۆمان یاخود بۆ کەسێک کە داوای لێ کردویت. لێرە لەم بەشەدا بەشی یوزینگ و ئەم شتانە لێرە تایبەتە بە بانکردنی ئەو کڵاسانەیە کە بەکاردێت لە سی شارپدا. بۆ نە کلاسی داتا، کلاسی تەکست، تایبەتێکس کلاسی لینک بۆ داتابەیس و شتانە بەکار، یاخود بۆ تەکست و شتانە. ویندۆز فۆرم ئەوە کلاسێکە تایبەتە بە فۆرم کە بانجی دەکەین دەتوانین ئێمە کار بۆ فۆرمە بکەین بۆ نەچەند تایبەتمەکانی بەکاربێنین. دواتر لە کۆرسەکەماندا ئەگەر بۆم نەپێویستمان بە کلاسێک بوو ئەوە بەم شێوەیە بانجی دەکەین. بۆم ئێستا کلاسێک بام بکەین یوزینگ سیستەم .net بۆ منە کلاسی .net کە تایبەتە بە نیتوۆرک. ئینشاڵڵا بە پشتیوانی خوا باسی ئەو کلاسش دەکەین. بەم شێوازە کلاسەکان بانگ دەکەین بۆ بتوانین لە بەرنامەکەمان بەکاری بێنین. ئەمە بریتی بوو لە بەشی کلاسەکان، بانگکردنی کلاسەکان. لێرە بەشی نیم سپیس واتە ئەمە بریتە لە نیم سپیسەکەت، واتە بەشی ناوی پرۆژەکە ویندۆز ئەپلیکیشن. ئەمە بریتە لە نیم سپیسەکە. لەناو نیم سپیسەکەی چەندین کلاس هەیە کە دەتوانی بۆ تۆ کارتۆنێک تێ چەندین کلاسی تێدا دەتوانی بەکاریان بێنی، ئەو چەندین بەش تێدایە. ئەمە بریت لە نیم سپیس. لێرە پەڵی پارچە کلاس، ئەمە ناوی کلاسەکەتە بۆ منە فۆرم یەک ناوی کلاسەکەمانە. ئەمە کلاسەکەمانە بۆ منە لەو کلاسە دەتوانین بۆ نە چەند کارێک ئەنجام بدەین، یاخود لە کلاسێکی تر چەند کارێک ئەنجام بدەین دەتوانین بانگی بکەین لەسەر ئەم لێرە ئیش پێ بکەین. ئەو دواتر باسی دەکەین. لێرە بەشی پەبلیک فۆرم یەک ئەوە کۆنستراکتۆرەکەمانە بۆ منە ئەو کلاسە هەموو کلاسێک پێویستە تەنها یەک کۆنستراکتۆری هەبێ. دواتر باسی ئەوە دەکەین کۆنستراکتۆر چییە. ئەمە بریتی بوو لە ناسانی کۆدەکانی، لە چۆن ناسانی بەشی پشتەوەی سی شارپ و چۆنێتی نووسینی کۆدەکان. لێرەدا بۆنە یەک لەو شتانێک کە بۆنە لێرە کە ئەومان هەیە بەشی سۆلۆشن ئەکسپلۆرەر. لێرە ئەو شتانەمان پیشاندات کە ئێمە بەکاری دێنین. بۆنە لێرە بەشی فۆرمانەیە و فۆرمێک کە بەکارین، یاخود پرۆگرام دۆسیس دەبڵ کلیکی لەسەر بکە. لێرەدا بەشی بۆن ریفرەنس، لێرە بانجی ئەو کلابۆنە چەند کلاسێک هەیە کە لە ناو سی شارپدا نییە، دواتر تۆ دەتوانی دایان بەزێنی بۆ بەم شێوازە ئەدە ریفرەنسی دەکەین دایان دەبەزین. بۆ منە ئەمە کلاسانە بۆ منە لە دەرەوەنا لە ناو سی شارپ بوونیان نییە، دواتر بۆ خۆیان دەوێت دابەزنی بەکارێبێنی تایبەتن بە چەند کردارێک. لێرە بانجیان دەکەی. سەرەتا باسی ڤاریابڵەکان بکەین. بۆ دەچین تێکست بۆکسێک دێنین، تێکست بۆکس تراک لێری دادەنین. ئەمە تێکست بۆکسەکەمانە. لێرە دوانیم بیکەین بە مۆڵتیپل لاین، واتە زیاتر لە لاینێک بنووسێ. ئێستا کردمان بە مۆڵتیپل لاین. بەم شێوە توانی دراگ و دڕۆپی بکەی. ئۆکێ
دراگ و دڕۆپی دەکەین لێرەدا دەبڵ کلیک دەتوانین لەسەری بکەین بەڵام ئێمە دەمانەیە کۆد بنووسین بۆ ڤیو کۆد دەکەین کاتێک بۆ ئەوی ئەو شتە بکەین بۆ کاتێک فۆرمەکە لود دەبێت واتە بەرنامەکە دەکەینەوە ئەو فۆرمە لود دەبێت لود یعنی فۆرمەکە دەست بە ئیشەکانی دەکات دەبێت ئەو لۆدە ئەکتیڤ بکەین کلیک سەر فۆرمەکە دەکەین دەچین سەر بەشی ئێڤنتس فۆرم لود نووسرا دەبڵ کلیک لەسەر ێرە بکە دەبینین دەچینە شوێنێک مێتۆدێکمان بۆ دروست دەبێت بنای فۆرم 1 لود ئۆبجێکت سێندەر و ئێڤنتی هێواتە سێندەرەکان و ئێڤنتەکان دواتر باسی مێتۆدەکان دەکەین چەند جۆرمانەیەوە چۆن بەکاری بێنین لێرە تەنها باسی جۆری ڤاریابڵەکان دەکەین لێرە چەندین جۆری ڤاریابڵمانەیە کە ئێمە دەتوانین بەکاریان بێنین بۆ ئینتیجەر واتە بەهۆی ئینتیجەر دەتوانین ژمارەی تەواو بدەین بە گۆڕایەک واتە ژمارەی تەواو فلۆت ئەو ژمارەیە کە پۆینت تێبێ فلۆت x یەکسانە بە فلۆت x1 یەکسانە بە 2.00 بەڵام دەبێت ئەفێکی لەگەڵ دابنەی دۆبڵ یەکسانە بە 2.00 یاخۆ string name یەکسانە بە ئازاد ئێستا باسییان دەکەین لێرەدا ئینتیجەر بۆی ئەگەر ڤاریابڵەکە جۆرەکەی ئینتیجەر بوو ئەگەر ڤاریابڵەکەت جۆرەکەی ئینتیجەر و پێی زۆکەمێت ناکە ئەگەر ڤاریابڵەکە جۆرەکەی ئینتیجەر بوو ئەو دەتوانین تەنها ژمارەی تەواو بنووسین واتە ژمارەی پۆینت وەرناگرێت 2.2 نابێت بەکاری بێنین تەنها دەبێت ژمارەی تەواو بێت بۆ 2 3 4 پۆینت و شتیوا لەگەڵ نەبێت ئەگەر وتمان فلۆت دەتوانین ژمارەی بە پۆینت بنووسین بەڵام ئەفی لەگەڵدانێ ئەگەر دۆبڵ بی دۆبڵ ناومان بۆدانناوە وای دۆبڵ سەرەتا دۆبڵ دەتوانین ئەویش پۆینت بەکاربێنین سترینگ واتە وشە لەو کاتێک کە تۆ وشەیەک دادەنەی دەبێت دەبڵ کۆتیشن دابنەی بۆ وشەکەت دەبڵ کۆتیشن دابنەی بۆ وشەی کە بەکاری دێنی وەروە چۆن ڤاریابڵ تعریف دەکەین سەرەتا جۆری ڤاریابڵەکە دەنووسین شێوازی تاریفینی ڤاریابڵ لە C# جۆری ڤاریابڵەکە دەنووسین دواتر ناوێک دەدەین بە ڤاریابڵەکەمان بە گۆڕاوەکەمان بۆ نمبەر وەروە ئەوە یاسا لە C# یاخود بۆی پرۆگرامەکە جوانتر بێت پیتی یەکەمی کەپیتاڵ پیتی یەکەمی سمۆڵ نمبەر ئەگەر وشەی دووەم بوو دەبێت پیتی دومی بکەی بە ئینتیجەر بۆ سمۆڵ وشەیە کەم سمۆڵ لە ڤاریابڵ وشەی دووەم پیتی یەکەمی کەپیتاڵ int number integer number integer واتە جۆری ڤاریابڵەکەمان بریتیە لە ئینتیجەر ژمارەی تەواو و ناوکەشی بریتیە لە number integer یەکسانە بە چەند یەکسانە بە 2 ئێستا ئەوە دووە بۆ ئەوەی ئێمە ئەو دووە بەکاربێنین ئێمە تەنها بانجی ئەو ناوە دەکەین بۆ منە number integer بۆ من ئەگەر ڤاریابڵێک تریش بە ئینتیجەر بنووسین int number integer 2 یەکسانە بە 3 بۆ من ئەگەر بمانەوێت ئەو دوو ژمارە لەگەڵێکتر کۆ بکەینەوە ئێمە تەنها بانجی ناوەکانیان دەکەین ناوی number integer چی تێدایە 2 تێدایە ڤاریابڵی number integer 2 چەندی تێدایە 3 تێدایە بەڵام بەم شێوازە دەتوانین ڤاریابڵەکان بەکاربێنین بۆ ئێستا دەمانێت ئەو دوو ڤاریابڵە لەگەڵی تر کۆ بکەینەوە نرخی ڤاریابڵی number integer 2 یەکسانە بە 3 نرخی ڤاریابڵی number integer یەکسانە بە 2 ڤاریابڵێک تعریف دەکەین بە ناوی int sum واتە کۆکردنەوە summation int summation یەکسانە بە چ number integer ئەوە دەبینین ئێستا لە جێ ئەوە دوو وەردەگرێتە دوو کۆ دەکاتەوە لەگەڵ چەند لەگەڵ number integer 2 واتە ئەوە لەگەڵ ئەمە کۆ دەکەینەوە و نرخەکەی دێت دەبێت بە نرخی ئەو ڤاریابڵە بۆ نەگەر بمانێ ئەمە پیشام دەین ئەمە ئێستا 2 کۆ 3 دەکات بە 5 بۆی بمانێ پیشان دەین لێرە بە مەسێج بۆکس پیشان دەدەین واتە مەسێج بۆکس سەرەتا دەنووسین مەسێج بۆکس دۆت یەکی لە ئەمە بریتیە لە شتێک پرۆپەرتیەکەی بریتیە لە show
یەک لە داوێنەکانی بریتە لە شووە تا پیشاندان لێرە دەنووسین summation لە مەسیج بۆکس هەرگیز ئینتیجەر وەرناگرێت بۆیە پێویستە ئەو ئینتیجەرە بگۆڕین بۆ سترینگ بۆ نەدەنووسین dot to string دەیکەین بە string و double quotation هەر کاتێک مێثۆد بەکاربێنین دەبێت دەبڵ کەوانە بەکاربێنین بۆ مێثۆد ئێستا گەر بەرنامەکە ڕەن بکەین ڕاستەوخۆ 2 کۆ 3 دەکات دەیکات بە 5 و بە مەسیج بۆکس پیشاماندا لەبەرچی ڕاستەوخۆ یەکسەر کە بەرنامەکە ڕەن دەکەین پێشەوەی فۆڕمەکە ببینەوە کار دەکات چونکە لەو کاتێ فۆرم لەو دەبێت واتە فۆرمەکە لەو دەبێت ئەو کارمان بۆ ئەنجامدا زاڕانی بکەین دەبینین ئەنجامەکەمان پیشان دەدا دواتر فۆرمەکەمان پیشان دەدات